سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە دۆسێکی هەستیار دەکەینەوە تایبەتە بە بوونی پاڵاوگەی نایاسایی لە نێو هەرێمی کوردستان کە ژمارەکەیان زیاتر لە 300 پاڵاوگەی نایاساییە. باس لە کوونکردنی بۆڕی نەوتی کوردستان لەلایەن ئەو پاڵاوگانەوە دەکەین. بەشێک لە پاڵاوگەکان کە لە ڕابردوودا نەوتی کوردستانیان دزیوە. وەک دەبینن من ئێستا لەسەر بۆڕی نەوتی کوردستانم، بەڵام پاڵاوگەی نایاسایی بە چەند مەترێک دوورە. لەم لاوە پاڵاوگەیەکی دیکەی نایاسایی بە چەند مەترێک دوورە کە ئەمە خۆی لە خۆیدا لە دەرەوەی ڕێنماییەکانی وەزارەتی سامانە سروشتیەکانە. باز لە ژینگە دەکەین. پاڵاوگە نایاساییەکان چەندە ڕەچاوی ڕێنماییەکانی ژینگەیان کردووە. باز لە بەشی زۆری ئەو گونشینانە دەکەین کە نزیکن لە پاڵاوگە نایاساییەکان. باز لە کاریگەری و زیان و سوودەکانی پاڵاوگەی نایاسایی بۆ ئابووری کوردستان دەکەین. کاکی برەماندوو نەبی باشێت. ئەوە نەفتە؟ نەفتە نەوانە نەفتە ئەوە نەفتە و نەفتە فەرقیان چییە؟ وەڵا فەرقیانەوێ نەفتە زۆری وەک موادی شتێکەڵە بەکاردێ لەگە بنزین لەگە بنزینە گاز ئەوان لە چێلۆتان دێ و نەفتەیە؟ وەڵڵاهی عەسەب شەریکەنە شەریکەی ئەوانێک کە ئیش دەکاتن ینی لە کوردستانەوەی وێنێ ڕسمیانی پاڵاوگەکان؟ بەڵێ. باشە ئەو پاڵاوگانە بۆ داخراون؟ وەڵوانە لە پاشە کە خامەکە ڕاستە. لە ساڵی چەندەوە؟ بە قورئان هەر لە 2016 عەوداوالە زۆر داخراون؟ 415 یانە گرمەیەشی داهات. باشە کوالیتەکەی باشە ئی بەنزینیەوەنە؟ وەڵڵاهی شەریکە هەیە لێرکانە گازی بەرەم دێنیتن دەهینە شتی زۆر ڕاقی و بەڕاستی. ئەی پێلەقە چییە؟ پێلەقاوەیە نەفتەکەی زۆرە. نەفتەکەی زۆر زۆر ئێستا گازی پێلەقا بەنزینی پێلەقا هەیەوانە؟ تەبعاً هەمووجێکی هێشتا. باشە ئەوە بۆ ئێستاەوە لە ڕووی ژینگەوە خراپ نییە ئێرکانەوە؟ وەڵڵاهی لە ڕووی ژینگەوە نەخراپان خراپەکەی وەڵڵاهی لەو ڕادێش لە بۆ مادەقی زۆر خراپە لە بۆ خۆشمان خراپە بەڕاستی. ماڵی لێیە؟ ئەو ماڵە بەس عەرسن. من ئێستا لە یەکێک لە پاڵاوگە نایاساییەکانم لەسەر ئەمباری خزمکردنی نەوت کە وەک دەبینرێ ئێستاش نەوتی خاو کە ئەو نەوتەی لە ژێر زەمینەوە دەردەچێ لێرە ئەمبار کراوە. دیارە کەسێک لێرکوانە نەماوە پێشتر ئیجرا لەگەڵ خاوەنی ئەم پاڵاوگە نایاساییە کراوە، بەڵام وەکو دەبینن ڕەچاوکردنی ژینگە پارێزی هیچ شتێک نابیندرێ. نەفتێکی زۆر لە دەوروبەریش ڕژاوە. بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان دەبێ ئەو شوێنەی کە پاڵاوگەی لێدا دەندرێ دەبێ بەلای کەمیەوە 10 کیلۆمەتر لە چواردەوری خۆی چۆڵ بێت. شوێنی کشت و کاڵ بۆڕی نەوت ئەو بۆڕی کە نەوتی کوردستان ڕادەکێشێ دەبێت لێوەی دووربی، بەڵام بە پێچەوانەوە وەکو دەبینن لێرە زەوێکی زۆری کشت و کاڵ هەیە. لەگەڵ ئەوەشدا من پێم خۆشە ئەگەر برادەران هاوکارم بن لەگەڵم بێن لێرە بە چەند مەترێک بۆڕی گواستنەوەی نەوتی کوردستان لەگەڵ ئەم پاڵاوگەیە مەسافەیان دوورە. پێیەک دەتوانم بڵێم، ینی ئەگەر بێوێ خاوەن پاڵاوگەکە بە ئاسانی دەتوانێت بۆڕی نەوتی کوردستان کۆم بکە، ئەوەی بێوێ نەوتەکە ببات دواتر لە بازاری ڕەش بە ئاسانی بیفرۆشێتەوە. تۆ خاوەن پاڵاوگەی؟ بەڵێ ژیان. لە کەیەکەوە دەست بەکار کردووە؟ لە 2010ەوە. یانی لەمێژە؟ بەڵێ. ئەزمونەکی باش تەیە؟ بەڵێ ئەکید. باشە. سەبارەت بە مۆڵەتان هەیە یان نا؟ نەخێر ئێمە بێ مۆڵەتین. بێ مۆڵەت. ئارێوە بە مۆڵەت و بە مۆڵەت هەمووی یەکە. ئارێوە. ڕسومات ئەو شتانە هیچ نییە. باشە پێم بڵێ چەند لتر گاز بنزین بەرهەم دێن؟ ئێمە بە ڕۆژانە ئەمە وەجبەمان هەیە وەجبەی ساب دەکەین 115 تەن داخلی ناو کووری دەکەین. لەو 115 تەنەی نسبەی 145 گاز دەرەچی، نسبەی 110 نەفتا دەرەچی. نەفت نەفتە نسبەی 105 ڕوون دەرەچی ئەوەی تکە دەبیتەوە قیر. باشە
ئێستا وەزعتان چۆنە قازان زیان زەرەرە واللهی بازارەکە زەعیفە دەرناینێ بۆ گرام بووە گاز پاری ناکات گاز ئێستانکەمە ئەوە چیەوە لە ئەو گازی بەرهەمی خۆتان بەڵێ لتری بە چەند لە سەرتانە واللهی ئمە بەرمیلی با 900 دەفرۆشی 90,000 بەڵێ کەوایە چەندە وەستێ لە 500 کەمترە بەڵێ ئەکید باشە ئێستا ڕێنمایی دەرچووە بەڵێ تەمەشا دەکەمێ پاشماوەکەتان لە شوێنێکی خراپە ئەکید شوێنتان لەسەر بۆڕی نەوتی کوردستانە چی بکەن جێ شوێنەکەمان وا بووە بۆ خۆتان داتان ناوەیان یعنی حکوومەت دەستنیشانی کردووە بە خۆمان دامان بەڵێ بەڵێ هەردی خۆمانە بەڵێ ئەی ئەگەر پالاوگە نایاساییەکان دابخرێ تەسیل لە بازارەکە زۆر تەسیل لە بازارەکە ئێستا ئەو گازەیە لەسە بازاری ئەگەر نەیبی سعرەکەی بەرز دەبێتەوە گران دەبێت ئەکید ئەمە و خامەش لە حکومەت دەکردن بەتەنی بە 232 دلار بەڵێ ئەکید بە قاچاق نییە یان لە سووریا بێ نا پاڵاوگەی حکومەتیە لە بیری حکومەتیە بە 232 دلاری دەکردنەوە تەنی بەڵێ ئێمە لە ناوچەیەکی هەستیارین هەم بۆڕی گواستنەوەی نەوتی کوردستان هەم بۆڕی گواستنەوەی غازی کوردستان بەم شوێنەدا تێپەر دەبێت تیمەکانی تایبەت بە پاراستنی دام و دەستگا نەوتیەکان کە لیوای یەکن عقیت بەکەر سەرپەرشتی ئەم ناوچەیە دەکات ڕۆژانە وە شەوانەش بەردەوام چاودێری بۆڕیەکانی کوردستان دەکەن کە مڵکی گشتیە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستانە بەڵام بەداخەوە وەکو باسی لێوە کرد لە ڕابردوودا چەند گروپێک هەوڵیان داوە بۆڕی نەوتی کوردستان کون بکەن ڕووداوەکان چۆن بووە ئەو گروپانە دەگیر کراون؟ بەڵێ ئێمە وەکو لیوایەکی پاراستنی دام و دەستگا نەوتیەکان ئەرچی پاراستنی بۆڕی نەوتی کوردستانمان لە ئەستۆدایە لە گوندی ئازیانە سەر بە ناحیە قوشتەپە تاکو سەر زێی گەورە 84 کیلۆمەترە ئێمە ڕۆژانە دەوریاتمان هەیە لەسەر بۆڕی نەوتی کوردستان لە مانجی 2020ەوە لە 5 مووقع بۆڕی توانیوانە ئەو گروپانەی کە هەڵستن بە کونکردنی بۆڕی بە جۆرن یان خەڵکیەک ناوچەن ئەنوا خەڵکی تێدایە خەڵکی عەرەبی تایە کوردی تێدایە هەر ساون بە کونکردنی بۆڕی نەوتی کوردستان لە 5 مووقع توانیمانە چەند تەنکەرێک و گروپەکان دەستگیر بکەین ینی بە ئەشیا دەستگیریان بکەین و ئەو کەلوپەلانەی کە پێیانە تایبەتە بە کونکردنی بۆڕی نەوت بۆڕێکە یان سۆندەیان ڕاکێشاوە 120 مەتر تاکو 20 مەتر لە بۆڕێکە دووریان خستوەتەوە لەوێ لە تەنکەریان بەستاوە تەنکەرەکانی بە تەنکەر پێم بڵێ ئەم مووقع گونجاوە بۆ پاڵەوگە نەخێر ئەم مووقع لەسەر بۆڕی نەوتی کوردستانەوە ئەمە گشتی مەسفایە ئەم مەسفایانە یعنی ئاسانکاریە بۆ ئەوەی کە بتوانن دەست بۆ بۆڕێکە بەرن دوای ئەوە لە ڕووی ژینگەیەوە ئەم نەوتە دەرشێت ئەمە دەچێتە سەر ناو کەندەکان و لە ڕێی بارانەوە و ئاوەکان تەسیل لە ژینگە دەکات نشینەکانش ناڕازی گوند نشینەکان بۆ ئەو بۆنە ئەو بۆنی ئەو غازە زۆر پێیتێک دەچن زۆر بێزارن پێوەی ئەنجا پێویستە ڕێنمایەکان پێویستە ڕێنەمایەکانی تەندروستی جێبەجێ بکەن تاکو خەڵک نەبێتە مای نەخۆشی بۆ هاوڵاتیان. پیسبوونی ژینگە لەم ناوچەیەدا گوندنشینانی ئەم ناوچەیە بێزار کردووە خەڵکێکی زۆر لەم ناوچەیە دەژین چەندین گوندی جۆر بە جۆر ژیانیان لەم ناوچەیە نزیکی مەسفاکانن مەسفاکان دوای ئاوەدانی گوندەکان ئاوەدان کراونەتەوە ئەوان دەڵێن ژیانمان نەماوە چەند گوند لەو دەوروبەرە هەیە والله بنسبة أو مصفانا يكم زار أو مصفانا بدون أو چەند گوند لە دەوروبەری يكم أو أمراوا أو بوريزا دو قردسور أمراوا سي قوتان سي نارا والقرا الشيخان يعني 300 خێزانی زياتريش زۆر زیاتر هەزاری کردینەوە مەسف ئەو مەسفانە چەند جار ئامۆزا من چووی مەشکایەتم کردیە چەند نەعیان پێکردیمە زراعیان پێکردیمە چەند جار شورتیان پێکردیمە سکالات کردیە چوویمە سکالام نووسیە لە سەریان
هاتیمەوە جەماعاتی ژینگە مینایە هەمووی دۆست و برادری یەک بە پارە ئیشەکە هەر ئەمن کەس ئەمنی لە فکریش نمایە سکاڵاکەت بە هیچ ئیسیفادەی نەبووە ڕاز لەکن مەسوای کابران بەجی هێشتیا تا ئەلێرە تەلەفۆنەکەم لۆ تەکسی کردی گوتم ئەم تەعاملم نمە لەگەری بە شەڕ دێم ئەمن تەعاملی ئەو کابرایم نمە ئەلعەوام مردیشە کابرا هیچ ژینگەی ینی بێزار بووی بێزار بووم لەگەر دەستەی ژینگە پارێزی هیچ بەس دۆست و برادر و پارە خواردن و هیچی دی نەبوو ئیشەکەی من هەمووی فەشەلی باشە کە هاتمە ئەم گوندە مام حاجی یەکسەر بە منی گوت کورە کاکە قسەی چی بکەم بێفایدەیە چێ جێ لە دەنجی ئێمە ڕادەگری مام حاجی بێ هیوا بوویێت بەس ئێستا ئێمە بە دوواداچوونی بۆ دەکەین دەڵێن ئەو گونشینانە لەو ناوچەیە منداڵەکانیان تووشی نەخۆشی دەبن وەزی ئێوەش خراپە لە هەنە بەخوای درێم دوونێ شێویان پێری مسەفا بە خودای خەومانێ نەکەێتە شێ ینی خەوتان نییە نییە من ژیانمان نیە هەرنا ئەو قاعانە تەمەشاکە بزان ناو قاعیاندا نایەنە مەسفا نەنا ئەو قاع ئێوارێ دادی ئەلعان ئاگرێکی گەورە برن دەکەن ئێوارێ ڕۆژ ئاوا بێکی هیچ کەس نما ڕاست قەتعی دەکەن و ئەو بوون و هەرایە دێتە دوڕ ژۆرێ ڕناوەسێت تا دوڕ ژۆرە باشە بەس دەڵێن نابی شوێنە کوشت و کاڵیبی زراعەت بی مەسفای تێدابی ئەمگۆ زراعەتیشتان هەیە لێرە زراعەتەیە گەنم هەیە جۆی هەموو شتەکەیە زۆرە زیانەکانی چییە بێزگە لە مەسلەی هەوا زیانەکانی چییە؟ زیانەکانی خاستن لۆ ئینسانی کە پشیت تەنگ بوو زۆر خراپە لۆ پشی تەنجی شەو هەبوو بەخۆمە تا سبێنێ خۆم لێ نەکەێت بڕۆ پێ ئەو سارنا بەس چەند سارە بچوو بە تلێرە بەس تیزابیان نەناو دەکردیان سووتان ئەو بۆن تیزابە بەس ناو ژۆرەکانی مەدەهات بەس لۆ ناو ژۆرە تیزابەکەیان دەسووتان لەگە ئەو خام و تشتەی لێکیان دەدا هەر یەکێ میشینە دوو تلێرە بەس دەبەی تیزابی لەکن بێزار بووی مام حاجیە تو لەو ژیانە بێزار بووی پێزانەوە باشە چ دەڵێیتە بەرپرسانی ئێستا ئەو بەرپرسان گیان لە دەنگی تۆی دەڵێ ئەو مەسفایانە لێک ئارەوەڵا لێک لاکەنەوە لایەن بن هەریانگەن ئەگەر کەلێک زراعات نایە بە کەلێک ژینگە نایە بە کەلێک بەسەر هەموو تووسی ڕەبەوە هەموو تووسی نەخۆشی بووە. نوێنەری دوو چینی کاسبکارانی ئەم شوێنەمان لەلایەکێکیان سەرۆکی تەواوی ئەم گۆڕەپانەیە کە کڕین و فرۆشتن بە بەرهەمە سوتەمەنیەکان دەکرێت ئەم بەڕێزەش ئەندامی ئەنجومەنی بەنزیخانەکانە واتە هەموو ئەو بەنزیخانانەی لە هەولێرن ئەوە ئەندام ئەنجومەنێکیان بۆ خۆیان ڕێخستووە من سەرەتا لەگەڵ ئەو بەرپرسێ و گۆڕەپانە قسە دەکەم سەبارەت بە پالاوگە نایاساییەکان وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی ناوخۆ کۆمەڵێک ڕێنمایی دەرکردووە بەری سەرتا بەخێر بێن سەرتا وەڵی ئەوەی ئەوان دایانە بە کەس بدق ناکرێ ئەو قرارە زۆر توندا ستا من لەکنمە مەسەرن ئەو ڕێنمایانی ئەوان دایانە پار ساڵیش هەمان ڕێنمایان دانابوو ئەو سار هەندێک شتێک گۆڕانکاریان کردیا دووسێ خاڵیان مەسەرن باش کردیا بەڵام دە خاڵیان قڕستر کردیا ئەو مەسفەیانە حکوومەتی هەرێمی کوردستان کاتی خۆی کە ئەو مەسفەیان دامەزرا ئەمە لە خۆمانەوە دروستبان نەکرد کاک کامەران یعنی حکوومەت هەمووی پێ ئاگادار لە سنوورەکان مەسەرن کوورەکان دەهاتن مەسفا دەهاتن هاوردەکە هەم لە تورکیا هەم لە ئێران ئێستا چی دەکەن ئەو ڕێنمایانتان پێ جێبەجێ دەبی ئەو ڕێنمایانە زۆر قورسا ئەوەی حکوومەت باسی کردی ینی بەڕاستی بە کەس جێبەجێ نابی جێبەجێ نابی کە لەبەرەوەی ئێستا کاک کامەران مەسفا هەیە پالاوگە هەیە کابرا 2 ملیۆن دلار 3 ملیۆن دلاری لێدا یعنی ئێستا چیتی کە بکاتن چیت کە بکە هیچکەی پێ ناکرێ ئەوە لەگەڵ داخستنینەوە پێتان وایە دەبێت ڕێنمایەکان داخستن چێ کاک کامەران ئێستا حکوومەت بەخۆی دایخستیا ئێستا خاممان پێ ناداتن ناتانی ئیشکەین بە خۆمان ئێستا مەسفا هەیە 4 سەر سلفی لێندای هەڕاوەستایە بەخۆی یعنی زەرەرە ئێستا زەرەر دەڕۆتەوە مەسفایەکان ئەوە لەبەرەوەی کە بەنزین پێشتر ئۆکتانی 89 بوو سلڤەری 100 لۆ سەرێ بوو ئەوە نۆرمالەکەی ئێستا کە ئۆکتانەکەیان گۆڕیە لە بۆ نۆهەتی ئەمە لە قازانجی ئۆتۆمبیل و شۆفێر نییە لەبەرەوەی ئەمە پێشتر لەو سارەی پێشتر هیچ کێشەکمان نەبوو لە هەموو بەنزیخانەکان بەڵام شۆفێرەکانی کێشیان نەبووە لەبەرەوەی کوالێتی بەنزینەکە ئەمە تاقیگەی ناوەندیمان هەیە لە هەولێرێ هەموو سیارە کە دێتن دەچی لە تاقیگەی ناوەندی فعسی خۆی دەکە فعسەکی گەورەیە 20 قسوور مادەیە هەمووی دەردەچی ئەو جەمە بەنزینەکەی بەتا دەکەین معنای کوالێتی بەنزینەکەی باشە بەس ئایا بلوونایانە سەر کوالێتی سیاراتە کەهرەبایاتە فیتفەماتە کێشەیە خۆ هەموو کێشێک لە بەنزینی نییە کێشە هەیە
لە بنزین باشە ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بڕوا تەوەقع چ دەکرێت هێشتا بەنزین گران بێ بنزین هێشتا بەرز دەبێتەوە ئەو کوالێتی کە سامانە سروشتیەکان داوای کردیا بەڕاستی 15 ڕۆژە هیچ ئەو هەموو بنزینەی کە هاتیە ڕۆژێ 20 سیارە چوویتە تاقیگەی ناوەندی هەولێر کە سەر بە سامانە سروشتیەکەیانە هەتا ئێستا لە 20 سیارەی سیارەك دەرناچی. ئێمە لە بۆرسەی هەولێرن کە لێرە تەواوی بەرهەمەکانی سوتەمەنی کڕین و فرۆشتنی لەسەر دەکرێت تەواوی بەرهەمەکانی پاڵاوگە یاساییەکان ئەوانەشی پاڵاوگەی نایاسایین مام حاجی تۆ چە ساڵێک کەسابەتی دەکەیت وەڵام تقریبا دە 12 ساڵە ئەو بۆ ئەو پاڵاوگانەی کە پێی دەگوترێت نایاسایی پێت چۆنە بوونیان قازانجیان زەرەریان وڵی ئەگەر بە شێوێکی جوان ئیشەکەی بکەن ئیسفادە هەیە بەزاگە بەنا یعنی بە شێوێکی جوان نەبی ئیشەکەی بکەن ئەو پیسی بۆ نەبراوکەن وڵای زەرەری ئەو پاڵاوگانەی کە پێی دەگوترێت نایاسایی ڕۆژانە گاز و بەنزینێکی زۆر دەینە بازاریان کەم وڵی ئەم ناگاداریمە بەس دێتن گازێ نایکڕی تەسویە دەکڕم بەزەوە دێن تەسوی باشەوە خراپە و ئەوە باشترە ئەوانەیە ئەو نوعانە دیت ئەو نەوانە ئەگەر گریمان حکوومەت ئێستا ڕێنمایی دەرکردیە دەرێ هەر پاڵاوگەیەک زیانی بۆ خەڵک کە بێتن پەیدا دەخەین ئەوانە دابخرێت زەرەر لە بازار سەر دەگۆڕێ ناگۆڕێ لە زەرە لە بازار دەکرێت دکو چۆن شتی هەرزان بێ عالە مەرزانتر دەکڕی و ئیسفادەری دەکات شتە گرامی عالم پێی ناکڕی لۆ فڕنی و لۆ ئەوانە بەکاردێنێنەوەوانە باشە هەندێک جار جێبیست دەبین دەڵێن ئەو گازانە زیانی زۆر بە ئۆتۆمبیل دەدا بە تیزاب خاوێن دەکرێتەوە نەفتەیە چوزام کۆمەڵێک مادەی بالفعل بە تیزاب صاف دەکرێت بە تیزابەوە هەمووی خراپە لۆ فیتپەم بوو لۆ هەبوو لۆ مەچینەی سیارەکە لۆ هەمووی خراپ مانەوەی پاڵاوەتگەکان لەگەڵی دای یان داخستنی ئەگە بەڕێک و پێچیبی لەگەڵی دایمە ئەگەر بەس بەربەرلایبی ئەو پیسەکەی لە مەزرای بک بڕوان نە بەرام هەیە عوزی هەیە لۆ خۆی عوزەکە تەنکەری پیسایی دەچی عوزەکەی دەباتێن لە جێشی دیاریکرا و لێ فڕی دەدا لەگە ئەوەی دامە بەس لەگەوەی دانیمە بە مەزرایدا دەڕوە. دکتۆر سوپاس بۆ دەرفەتە ماوەیەکی زۆرە ڕێنمایی تازەتان دەرکردبوو بۆ پاڵاوگە نایاساییەکان سەبارەت بەوەی کە دەبێت پابەندی ڕێنماییەکانی ئێوە بن بەڵام ئەمە ماوەیەکی زۆری بەسەردا تێپەڕیوە ئێوە بەنیازی چین هەر دەتانەوێت ئەو پاڵاوگانە بمینێنەوە یاخود ناچاریان دەکەن پابەندی ڕێنماییەکانی ئێوە ببن ئەلبەت لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێم پرۆسەی چاکسازی لە هەموو بوارەکان بووە جێگای سەرنج و دیراسەی بۆ کراوە لە هەندێک بواریشە ڕۆشتەوە قۆناغی جێبەجێکردن لەسەر ڕاستپارەی جەنابی سەرۆک وەزیران لە ڕاستەی چاکسازیە کە ئەو کاتە وەزیری سامانە سروشتەکان بوو بۆ وەکالەت بۆ ڕێکخستنەوە و سەردەمیانەکردنی پرۆسەی پاڵاوتنی نەوت و کارتی پیشەسازی نەوت و گاز لە هەرێمی کوردستان وەزارەتمان بە هەماهەنگی لەگەڵ دەستەی پاراستنی ژینگە وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی ناوخۆ هەستا بە دەرکردنی ئەم ڕێنمایە. باش ئێوە دەتانەوە دەرفەتی کار هەڵی کار بۆ خەڵکی کوردستان بۆ کاسبکاران لە کوردستان فراهەم بکەن بەڵام ئێمە لەگەڵ بەشێک لە خاوەن پاڵاوگە نایاساییەکان قسەمان کردووە دەڵێ ڕێنماییەکان زۆر قورسە بە ئێمە جێبەجێ ناکرێت بازارەکەش بە شێوەیەکە یعنی بۆمان دەرناهێنێ ئەم کارە بکەین حەزەکەم هەندێک زانیاری لەسەر پرۆسەی پاڵاوتنی نەوت بە عەرزی جەنابتان بگەینم ئەویش ئەوەیە کە ئەگەر ئێوە بڕۆن وڵاتان لە وڵاتان بگەڕێنەوە ئەو پاڵاوگانەیە کە لە هەرێمی کوردستان بە نایاسایی ئیشەکەن هەر تعریفەی پاڵاوگەیان بەسەردا جێبەجێ ناکرێت ئەوانە بە زمانی گشتیان عامە پێڵێن پێلاقە بە زمانی ئینگلیزیش پێڵێن مینی ریفاینەری کە حتا ناتوانانی پێی بڵێ ریفاینەری تۆپینگ پلانتیان پێڵێن هەنی ئەوانە ناتوانن ئەو نە لە ڕۆی بەرهەمهێنان پێداویستی بازاری ناوخۆ لە ڕووی بنزین و گازوایلی حتا نەوتی ڕەش دامین بکەن نە لە ڕووی کواڵیتی ئەتوانن جوابی ئەو دواخوازەی کە لەسەری هەیە لە بازاری ناوخۆ جێبەجێ بکەن جگە لەمە ئەوەی کە جێگای زۆر سەرنجەمەیە کە پیسبوونێکی ژینگەی یەکجار زۆر
لەم پاڵاوگانە بەرهەم دێتن لە ڕووی تەندروستی و حتا سەلامەتی ئەو کەسانەی کە لەوێ ئیشەکەن ئەو کەسانە لە فترایکی زۆر کورت تیشتا متوانم بڵێم کە ینی کاریگەری تەندروستی زۆر نەرێنیان لەسەریان هەیە. باشە بەڵام زۆر جار وەزارەتی سامانە سروشتەکانیان حکوومەت هەوڵی داوە ینی پاڵاوگەکان ناچار بە پابندبوون بە ڕێنمایەکان بکات. بەشێکی زۆر لە هاوڵاتیانی گوندەکانی دەوروبەر گلەیی ئەوەیان دەکردیان گوت سکاڵاشمان تۆمار کردووە لەسەر ئەو پاڵاوگە نایاسایانە بەڵام حکوومەت ناتوانێت ئیجرائاتیان لەگەڵ بکات لەبەر ئەوەی ئیبەرپرسانە خەڵکێک لە پشتەوەی تی ڕێگان نادەن ئەو پاڵاوگانە دابخرێت. من نازانم لە ماوەی پێشووتر ینی پێم وایە بە هەندێک هەوڵدراوە بۆی قەپات بکرێن بالفعلیش لیژنە پێکردراون بەڵام ئەتوانم بە ناوی کابینەی نوێ قسەتان بۆ بکەم ئەویش ئەوەیە کە کابینەی نوێ زۆر ڕژدە لەسەر ئەوەی کە چاکسازی تەواو لەم بوارەدا بکرێتن. ئێمە ئەمانەوێ پاڵاوگەی سەردەمیانە هەبێتن من بۆ هەر وڵاتێک بڕۆیت پاڵاوگە هەیە کە لە تەنیشت شارە ئەوەندە بە پاکی بە پێی مەرجەکان و سانداردی نێودەوڵەتی ئیشەکە کە هیچ تەئسیرەک و هیچ کاریگەریەکی لەسەر دانیشتوانی دەوروبەری نییە. ئێمە ئەمانەوێتن پاڵاوگە بەو شێوازە بێتن لە هەرێمی کوردستانەوە. باشە ینی بۆ لەمە دووە بەنیازن ئەوانەی لە دەرەوەی ڕێنمایی بن ئیجرائاتیان لەگەڵ بکەن. حەزەکەم ئەم زانیاریشتان پێ بگەینم ینی ئەم ڕێنمایە لەسەر ڕاستپارەی جناوی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی کە ئێمە هەستاین بە هەمانگی لەگەڵ لیژنەی کە جەنابیان ڕایسپارد بوو ئێمە ڕێنماکەمان دانا لە ساڵی پار کۆبوونەوەمان کردووە لەگەڵ هەموو خاوەن پاڵاوگەکە بە هەمووشمان ڕاگەیاندووە لە ناوەڕۆکی ئەم ڕێنمایانە ئاگادارمان کردوون بەسەریاناش دابش کراوە پێمان وتون کە هیچ مساومەیەک لەگەڵ هیچ کەسێک ناکرێتن ئەگەر ئێوە ئەتانەوێ بەڕاستی لە کەرتی نەوت و گاز ئیش بکەن وە بەرهێنان بکەن دەبێ ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن ئەگەرنا دەبێ هەر بەدەستی خۆتان ئەم پاڵاوگانە هەڵگرن ئەگەرنا ڕوبەرووی ڕێکاری یاسایی. باش بەڵام ئەمە نرخ بەرز ناکاتەوە نرخی سوتەمەنی. حەزەکەم ئەوەشتان پێ ڕابگەیم ینی ئەم پاڵاوگانەی کە بینی ینی قەبارەیان زۆر بچووکە بەرهەمەکانیشیان بە کەڵکی بەکارهێنان لە بازاڕی ناوخۆنایە. بەشێک لە خاوەن پاڵاوگە نایاسایەکان دەڵێن ئێمە لە قۆناغێک دروست بووین هاوکار بووین بۆ دابینکردنی بەرهەمەکانی سوتەمەنی لە نێو هەرێمی کوردستان. ئێستاش ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان دەری کردووە لە توانای ئێمە دانیە دەبێت دەرگاکانی پاڵاوگەکانمان دابخەین. بەشێکی زۆر لە هاوڵاتیان و گوندنشینانی نزیکی ئەو پاڵاوگانە دەڵێن ئەو قازانجەی پاڵاوگەکان بە هەرێمی کوردستانی دەکەن زیانەکانی چەند قات زیاترە لەبەر ئەوەی تووشی دایان نەخۆشیمان دەکات. وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێ ئەگەر لە ڕابردوودا چاوپۆشی لە کار و ئەرکی ئەوان کرابوو بەڵام ئێستا هەر پاڵاوگەیەک بە پێی ڕێنمایەکانی ئەوان نەبێ ناچارن دەرگاکانیان دابخرێ و ئیترواز لە کارەکانیان بهێنن. دڵنیایی دەدەن بە شۆفێران و کاسبکاران کەوا ناکات نرخی بەرهەمەکانی سوتەمەنیش لە داهاتوو بەرز ببێتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.